مديري كاركان أفرم أروجي سلامة سوانا وروشي لدرقاي ماڵیتۆم دا لەگەڵ دەرگاکردنەوەت نامەی خۆم بەدەستدا بەتساوی پڕ لە کینت سەرنجی باڵامتدا منیش هەروەک غەریبێ سەرنجێکی چاوتمدا دەرگاکە لێدا خستم دۆزەخت نیشانمدا لەو نامەیە نووسرا بۆ هەرچی تۆ بەڕوح مندا ئەو ئازار و عەزابەی تۆ بەجەستە و دڵمدا چەنێ هەر چاوەڕێ بووم وەڵامێکتم پێ بگا ناچات دوای چەند ڕۆژێ هاتمەوە بۆ بەردەرگا کاتم ئەوەم بینی وەڵامی نامەکەیدا ئەو دیمەنەی کە بینیم وەڵامی عشقەکەیدا نامەکەی خۆمم بینی لە دەستی سوڵکەرێکدا لولکرا بۆی سووتان لە سەرما و بێکەسیدا وشەکانی ئەگریان لە تاو بێ وەڵامیدا وشەکانی ئەگریان لە تاو بێ وەڵامیدا هاوارم کرد و گریان پڕم کرد بەدەستیدا تەنها ئەو دوو دێڕەمان نووسرا لە کۆتاییدا ئەو دێڕە بوو کە ئەدوێت تۆم هەی لە تەنهاییدا فەرمی یاری ئازیز دەرکەو لە کۆتاییدا ئەمە بوو وەفاکەی تۆ کە زەمن نیشانیدا من بۆ تۆ وەکوو مۆمێ سوتام لە تاریکیدا نەمدەزانی کە نوقمی لە فێڵ و ناپاکیدا سەرەتاشت درۆ بوو من گێل بووم لە ڕاستیدا بەڕاستی خۆم تێکەوتم خافڵ بووم لە مەستیدا خۆشی و خەندەت قاتی بێ کوربێنی لە ژینتدا تۆ خۆشیەکانت بڕی خۆتت کوژ لە بیرمدا دەرسێکی ئاواتدایە میر نەچێ لە ژینمدا هەرچەندە یادت گفرە لە نێو زەمیندا کەسی دووڕ و بێوەفا بێنرخا لە دڵمدا سڵاو لە کاکەسی کۆ با هەوای دەم ئەو بەندا ئەوە لە خزمەتیدام نەبادا گلەیی نەکە ئەوە لە خزمەتیدام با گلەیم لێ نەکە